هاوڵاتیان ئەو قەرزاری هاوڵاتیان نەکو هاوڵاتیان قەرزاری ئەو بن، یعنی حکوومەت قەرزاری هاوڵاتیە با بێ موچەکانی هاوڵاتیان بدا ئەوانەی کەوا خواردێتی بیگەڕێتەوە ئەو کاتە بێمەنەتانە بێ لە هاوڵاتیانیش ئەو پێشینانە وەرگێتەوە ئەوەی کەوا هەیە، بەڵام جارێ ئەو چەندین موچەی هاوڵاتی قەرزارە منەتیشی ئەکا بەوەی کەوا پێشینە وەرنەگیراوەتەوە. سەرۆکی حکوومەت و ئەوانشی کە پاشخانێکیان هەیە لەگەڵیانەوە ئەوانش شوێنیان کەوتون بەڕاستی غەیری چاواشەکردن و غەیری دوو لە ڕووی بینەران و بیسەران ئەم میلەتە دەبێ هیچی کان یا ئەوان تەنیا ئەوانەیانەوێ خەڵکێک بەنجکەن بە قسەی ئینتیخابی لە مدەتێکی کەمە دوای ئەوە وەکو ئەوەی کە نەبایان دیبێنە باران میلەتی ئەمە گیری خواردووە بەدەستی ئەم دوو بنەماڵەوە ئەم دوو دەسەڵاتەوە بەڕاستی لە پارەمان لە داهاتمان لە خزمەت گوزاریمان هیچیان بەسەر هیچ نییە موچەکانمان زیاتر لە 40 موچەمان خوراوە پارەمان خوراوە ئەمانە غەیری تاڵانی و غەیری خۆشگوزارانی بنەماڵەکانی هیچمان لێ نەدیون ئێمە داوا ئەکەین یعنی بەڕاستی ئەم میلەتەی ئێمە بەهۆش بێتەوە ئەم دەسەڵاتە بناسێ بە قسەی باق و بریقی ئینتیخابی نەکەونە هەلهەلە و سەماکردن بۆ ئەم دەسەڵاتە بەڕاستی ئەمانە لە مەملەکەت و لە وڵاتێکی کە بوانایە ئێستا لە دڵزەبڵدانی مێژوا بوون. ئەوشی کە کردوێتی بەرامبەر خەڵک هیچ منێتی تێدا نییە ئەگەر بەراوردی هەیە لەسەر ئەوەی کە خەڵکی چەندی لای حکوومەتە و ئەزانم حکوومەت قەرزارباری میلەت ئەبێ پێش ئەوەی میلەت قەرزاری حکوومەت بێ ئەوشی کردوێتی و ئازامیش منێتی تێدا نییە و واژبی سەرشانی خۆشێتی. نەتکردنەکە من و ئەزانم بە دێژایی حکوومەتی کوردی هەتای ئەسا ئەگەر کورداڵە ڕۆنی خۆمانە ئێدەن دەسمیاڵی خۆمان ئەوەیشی کە داوێن دەسمیاڵمان بە منەت کردویانە جا میشۆ پرسیار لە حکوومەتەکەم بۆ منەتەکەم بەسەرمانە ئێمە بە هەموو بەدبەختێک ئامادەین لەگەڵتان بژین بە نەبوونی کارەبا ئەگەر هەبێ زۆر گران بە نەبوونی ئاو ئەگەر هەبێ زۆر گران ئەوەشی کە بازار ئەیبینی کە چۆن یاری پێ ئەەکەن احتیکاری پێ ئەەکەن شتێک نییە لە بازارە لە سیجێر دەستی خۆیانانە بێ ئللا ئەبێ یا سەهمیان هەبێ یا ئەوەی ئەوان بڕیاری لەسەر بن جا منەت ئەەکەن میش ئەو پرسیارەوەکو جەنابتان و هەموو خەڵک پرسیارەکەم حکوومەت بۆ منەتەکەی بەسەر خەڵکە ئەگەر منشەکەی وەرە ئەو هەموو موچە بڕینە بە چارەکە موچە بەنیوە موچە بە هەر نەدرا و ئێستشی لەگەڵا بێ و مای 11 چاودێرانی دارایی ئەڵێن احتیمالە مای 11 بفۆتێ کابرا قەرزاری معاشە وحساب پاشەکەوتی بۆگەی کوا بێرێ لە پارەکەی بیبڕە بێژەوە لە پارەکە بڕیمە قەینا ئەوە بەس نەک ئەوەیشی نەدەیت و لێرەش بکەیتە سەری بێژی من وەڵا ئاوەکە دەبڕم یا کارەباکە دەبڕم بە زۆرمان بیناوە کابرا تێ پارە نییە لە باخەڵیان معاش خۆرە معاشەکەی نادە لێرەش داوای پارەی ئاو کارەبای لێگەن چی بکا کاورە چی جواب داتوە